ڕێز و سڵاوەیەوە بینەران و گوێگرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا لەگەڵتاندام بۆ پێشکەشکردنی گەشتیاوڵەکانی ئەمڕۆی ڕۆژی چوارشەممە. سەرتاش بە سەردێڕی چەند هەواڵێک دەست پێ دەکەین. برینداربوونی کۆڵبەرێک بە تەقەی هێزەکانی ڕژیم. ناڕەزایەتی کرێکارانی پەیمانکاری زانکۆی زانستە پزیشکیەکانی ئێران شەهر. ژاراوی بوونی حەڤە کرێکار لە پارێزگای خۆراسانی ڕازەوی. کۆبوونەوەی کرێکارانی پەیمانکاری پرۆژە سازکرانی پاڵاوگەی نەوتی بەندەر عەباس. وا لە سێدارەدانی نەوە بەندکراو لە زیندانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی. برینداربوونی کۆڵبەرێک بە تەقەی هێزەکانی ڕژیم. ڕۆژی دووشەممە دەی سەرماوەز کۆڵبەرێک خەڵکی شاری سەقز لە ناوچە سنووریەکانی بەستام بە تەقەی هێزەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی بریندار بوو. ئەو هاوڵاتیە بە ناوی سیاوەش جوانی تەمەن 30 ساڵ پاش برینداربوونی لەلایەن ئەو هێزانەوە ڕەوانەی نەخۆشخانە کراوە و دۆخی تەندروستی لە خراپیدا. بە پێڕاپۆرتەکان لە ماوەی 5 ساڵی ڕابردوودا 141 کۆڵبەر لە ناوچە سنووریەکانی ڕۆژهەڵاتی کوردستان بە تەقەی هێزەکانی ڕژیم گیانیان لەدەستداوە و زیاتر لە 774 کەسی دیکەش بریندار یاخود کەم ئەندام بوون. دەست بەسەرکرانی هاوڵاتیەکی خەڵکی شاری مەریوان. ڕۆژی دووشەممە دەی سەرماوەز هاوڵاتیەکی خەڵکی شاری مەریوان لەلایەن هێزەکانی ئیدارەی ئیتلاعاتی و شارەوە دەست بەسەر و هێشتا چارەنووسی دیار نییە. بە پێڕاپۆرتەکان ئەو هاوڵاتیە بە ناوی عەزیزە مرادیان بە هێرشی ئەو هێزانە بۆ سەرشوێنی کارەکەی دەست بەسەر و پاشان دەست بەسەر کۆمەڵێک لە کەلوپەلەکانی داگیراوە. شایانی باسە سەرڕای بەدوەدا چوونی بنەماڵەکەی لەسەر دۆخی تەندروستی و شوێنی ڕاگررتنی تا کاتی داڕشتنی ئەم هەواڵە سەبارەت بە ئەو دەست بە سەرکراوە زانیاریەک لە بەردەستدانیە. بەردەوامی مەنگرتنی کرێکارانی شیرکەتی قەندی خاوەرمیانە لە شاری شوش. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە کرێکارانی شیرکەتی کەشت و سەنعەتی قەندی خاوەرمیان لە شارستانی شوش دژ بەوە دیناهاتنی بەڵێنەکانی بەرپرسان لە چوارەمین ڕۆژی بەردەوامدا دەستیان لە کارکێشایەوە و کۆبوونەوە. کرێکارانی بەشداربووی ناڕزایەتیەکان ئاماژە بەوە دەکەن کە سەرڕای بارەها کۆبوونەوە مانگرتن دژ بە گەندەڵی بەرپرسان و وەدی نەهاتنی داخوازیێنەکانیان بەرپرسانی و شیرکەتە نەک تەنیا وەڵامیان نادەنەوە بەڵکو هەڕەشەی دەرکردن لەسەر کارەکانیان لێ دەکەن. لە بەردەوامی کۆبوونەوەکەدا ناڕازیان جەقت لەسەرەوە دەکەنەوە کە تا کاتی وەدیهاتنی داخوازیەکانیان بەردەوامە بن لە ناڕزایەتی و کۆبوونەوەکانیان. ناڕزایەتی کرێکارانی پەیمانکاری زانکۆی زانستە پزیشکیەکانی ئێران شەهر. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە کرێکارانی پەیمانکاری زانکۆی زانستە پزیشکیەکانی شاری ئێران شەهر سەر بە پارێزگای سیستان و بەلوچستان دژ بە پێنەدانی حەقدەستە دواخراوەکانیان ناڕزایەتیان دەبڕی. ناڕازیان بە بڵاوکردنەوەی بەیاننامەیەک ئاماژە بەوە دەکەن کە بەهۆی پێنەدانی حەقدەستە دواخراوەکانیان لەلایەن بەرپرسانی ئەو زانکۆیە دۆخی ژیانیان لە خراپیە و تەنانەت توانای دابینکردنی سەرەتاییترین پێداویستەکانی بنەماڵەکانیان نییە. لە بەردەوامی بەیاننامەکەدا ناڕازیان خوازیاری بایەخدانی بەرپرسانی ڕژێمی کۆماری ئیسلامی بە ژیان و معیشەتی کرێکاران پێدانی حەقدەست و مەزایە دواخراوەکان و هەروەها کۆتایی هاتنی گوشاری حراسەتی زانکۆ لەسەر کرێکاران بوون. ژاراوی بوونی حەڤە کرێکار لە پارێزگای خۆراسانی ڕەزەوی. لە ڕۆژەی ڕابردوودا حەڤە کرێکار لە شارستانی فریمان سەر بە پارێزگای خۆراسانی ڕەزەوی بە هۆی نەبوونی ئیمەنی شوێنی کاری کرێکاران بە گازی مۆنۆکسیدی کاربۆن ژاراوی بوون. بە پێی راپۆرتەکان ئەو کرێکارانە کە لە سەرخانەی کێو شارە دەکاریان کردووە پاش برینداربوونیان ڕەوانەی ناوەندە دەرمانیەکان کراون و دۆخی تەندروستی کۆمەڵێک لە ئەو هاوڵاتیانە لە خراپیدایە. شانی باسە بەهۆی بایەخ نەدانی بە پرسانی ڕژێمی کۆماری ئیسلامی بە ئیمەنی شوێنی کاری کرێکاران ساڵی ڕابردوو 2042 کرێکار گیانیان لەدەستداوە و زیاتریش لە 16,000 کەسی دیکە بریندار یاخود کەمەندان بوون. کۆبوونەوەی کرێکارانی پەیمانکاری پرۆژەی سازکرانی پاڵاوگەی نەوتی بەندەر عەباس. ڕۆژی ڕابردوو کۆمەڵێک لە کرێکارانی پەیمانکاری پرۆژەی سازکردنی پاڵاوگەی نەوتی بەندەر عەباس دژ بە خراپی دۆخی ژیان و معیشەتیان کۆبوونەوە. کرێکارانی ناڕازی لە کۆبوونەوەکانیاندا بە وتنەوەی دروشم و هەڵکردنی پلاکارد، خوازیاری بەرزکردنەوەی ئاسیاق دەست بە پێی ڕێژەی هەڵاوسان، دابینکردنی بیمەی دەرمانی کارامە، ئیمەنی شوێنی کاری و ئیمکاناتی ڕیفاهی،
تەزمینی ئەمنیەتی پیشەیی و دیهاتنی داخوازیە دواخراوەکانیان گۆڕانی گرێبەستەکانیان و هەروەها کۆتای هاتنی جیاکاری لە حەقدەستەکانیاندا بوون. بەردەوامی دەست بە سەرکران و ناڕوونی چارەنووسی مەیسەم بەیگ محەممەدی لە زیندانی ساری بە پێڕاپۆرتەکان مەیسەم بەیگ محەممەدی هونەرمەندی خەڵکی شاری عەبازاباد سەر بە پارێزگای مازەندەران سەرڕای تێپەڕبوونی 9 ڕۆژ لە دەست بە سەرکرانی هێشتا چارەنووسی دیار نییە. ناوبراو ڕۆژی دووشەمە 3 سەرماوەست لەلایەن هێزەکانی ئیداری ئیتلاعاتی ڕژیم و دەست بەسەر و پاش کۆتایی هاتنی ڕەوەندی لێپرسینەوە لە گرتوخانەکانی ئەو ناوەندە ڕەوانەی ژووری تاکە کەسی زیندانی شاری ساری کراوە. شانی باسە ئەو هاوڵاتیە ساڵی ڕابردوو بە تۆمەتی بێڕێزی بەڕێبەری ڕژێمی کۆماری ئیسلامی حکمی 3 مانگ زیندانی بەسەردا سەپێنرا کە حکومەکەی بە پێبەندی ئەلکترۆنیەوە لە ماڵی خۆی بەڕێوەچوو. دوایین هەواڵ لە سێداردانی نۆ بەندکراو لە زیندانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی. لە ڕۆژانی ڕابردوودا نۆ بەندکراو لە زیندانەکانی ڕژێمی کۆماری ئیسلامی بە تۆمەتی کوشتنی بانقەست و پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە سێدارە دراون. بە پێڕاپۆرتی ڕێکخراوەکانی مافی مرۆڤ 5 بەندکراو بە ناوەکانی سوڵتان موراد نەسیری، عەباس موزەفەرزادە، نورخودا کەرەمی، عەلی حاجی پور و عەبدوڵڕەحمان نەحتانی بە تۆمەتی پەیوەندیدار بە مادە هۆشبەرەکان لە زیندانەکانی قەزوین، ئیسفەراین، قوم، تایباد و عادڵابادی شیراز ئیعدام کراون. هەروەها 4 زیندانی دیکەش بە ناوەکانی ئیبراهیم کەلاگەر، محەممەد جەعفەر عەلەینیا، تەیب مینایی و جەواد سووری بە تۆمەتی کوشتنی بە ئەنقەز لە زیندانەکانی نەوشەهر، بێهبەهان، ئەهواز و شەهری کورد لە سێدارە یاخود ئیعدام کراون. بینارانی خۆشەویست گەشتی وڵەکانم پێشکەشکردن ڕۆژێکی خۆش بۆ هەموو لای.